وەکەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئێمەدا بێت، بمان بینیە، لەگەڵمانە بژی. معجزەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەمڕۆ بە چاوەکانی خۆمان دەیبینین و پێشتریش بینیمانە. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: يوشك الأمم أن تداعى عليكم كما تداعى الأكلة إلى قصعتها. نزيكە واتە دوور نییە، بێباوەڕان هەمویان کۆ ببنەوە، یەک بگرن بۆ دژایەتیکردنی ئێوە، بۆ کوشتنی ئێوە، بۆ لەناوبردننی ئێوە، بۆ برسیکردنی ئێوە. نزیکە هەموو بێباوەڕان یەک بگرن بە فکرە جیاوازەکانیانەوە، بە گاورەوە، بە جوولەکەوە، بە بتپەرستەوە، هەر هەمویان یەک بگرن، یەکتری بانگ بکەن. هەروەکو چۆن کۆمەڵە کەسێک بانگ ئەکرێ بۆ سەر سفرە و نان خواردنێک، سفرەیە داخرێ بە جەماعەت وتێ فەرمووە نەسەر سفرەکە. ئێستا ئێمە وڵاتی موسڵمانان بۆتە سفرە، بۆتە خواردنێک، وڵاتەکان هەمویان یەکتری بانگکەن بۆ سەر ئەو سفرە و خوانە، بۆ سەر ئەو نان خواردنە کە ئێمە بووینەتە سفرەیەک و نانێک، ئەوان بانگی یەکتری دەکەن بۆ خواردنی ئێمە و بۆ لەناوبردنی ئێمە، بۆ برسیکردنی ئێمە. لە ناوەتەکانە حەسارێکیان خستە سەر وڵاتەکەمان، زۆرێکمان بینمان دێ کە حاڵی خەڵکی چەندێک خراپ بوو. ئەمڕۆ خستیانە سەر غەزە، بەیانی دەیخەنە سەر وڵاتێکی تر، ئەوە ئەفریقا و سۆماڵ هەر باسی مەکە. ئەوان هەمویان بانگی یەکتری دەکەن بۆ سەر ئەوەی کە دژایەتی ئێمە بکەن، برسیمان بکەن. هەمویان کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە لە یەکمان بترازێنن. عەقڵێتی ئێمە بە جۆرێکە وا دەزانن ئیسلام مافی ئێمە پێشێل کردووە. هەتاکو ئیسلام بوو، حکومەتی ئیسلام و خەلافەتی ئیسلامی هەبوو، وڵاتی کوردستان هەموو یەک پارچە بوو. سەدەها خەلیفە هات، هیچ وڵاتێکی کوردستانی نەکرە چەند بەشێکەوە، بەڵام سایس بیکۆ هەمومان بیستومانە. کاتێکە لە 1916 وڵاتەکانیان چی لێ کرد؟ ئەوەی کە زەرەری کرد بە دەرەجە یەک کێ بوو؟ کوردی داما بوو. عەرەبەکان بوون بە حکومەت. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم نزیکە ئەوان کۆ ببنە و بانگی یەکتری بکەن، هەروەکو چۆن کەسانێک بانگ ئەکرێ بۆ سەر خواردنێکە بیخۆن، بێگومان ئەوان ئێمە برسی دەکەن وڵاتە زلهێزەکان، دەمان کوژن و کەسێکی دڕندە دروست ئەکەن، چیمەبارانمان کە و ئەنفالمان کە. کێ دروستیانی کرد؟ هەمووی بەکری گیراوی خۆیانن. کەسانێک دروست ئەکەن جیامان کەنەوە. بەریتانیا و فەڕەنسا و وڵاتەکان هەمویان ئیتیفاقیان کرد کورد بکەن بە چوار پارچەوە. ئێستا ئێمەش وا ئەزانین ئیسلام زڵمی لە ئێمە کرد. نەخێرە تا ئیسلام وایە 1000 ساڵی تریش ئیسلام خەلافەت و حکمی بکردایە، کورد هەر یەک پارچە بوو. کەواتە ئەوە معجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەوان بانگی یەکتری دەکەن بۆ سەر ئەو خواردن و سفرەی ئێمە. نەوتمان دەخۆن، پارەی نەوتمان دەخۆن، پارەی غازمان دەخۆن، هیچ کەسێکیش بۆی نێ قسە بکە. ئەمە معجزەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەسەر سفرەی ئێمە و لەسەر داهاتی ئێمە دانیشتوونە، فەرموش لە وڵاتەکانی تر دەکەن و کەسیش بۆی نێ قسە بکە.